تۆپی ئاڵتوونی باڵۆندۆر ئەمشەو گۆڤاری فرانسفدۆڵ لە ئاهەنگێکی بچووکدا باشترین یاریزانی وەرزی پێشووی دیاری کرد. ئامادەبوونی چەندین ئەستێری تۆڵپێ لە ئەنجامیشدا کریستیانۆ ڕۆناڵدۆ توانی 946 خاڵ کۆ بکاتەوە و خەڵاتەکە بباتەوە سەرکەوێت بەسەر هەریەکە لە لیۆنێل میسی و نەیمار دا سیلڤای ڕکابەریدا. ڕۆناڵدۆ لە ساڵی 2017 لە کۆی 56 یاریتوانی 49 گۆڵ تۆمار بکەوت لەگەڵ یانەکەیدا چەندین دەستکەوت بەدەست بێنێت لە گرنگترینیان ولیانە پاڵەوانەکانی ئەوروپا و خولی ئیسپانی و جامی سوپەری ئەوروپی و چەندین دەستکەوتی تر. هاوکات لە پلەی دووەم لیۆنێل میسی ئەستێری یانەی بەشلۆنەی ئیسپانی هاتوو، پلەی سێیەمیش بووە بەشی نەیمار دا سیلڤای ئەستێری یانەی پاریس سان ژێرمان. جان لویجی بوفۆنی گۆڵچی ئۆڤانتۆسیش پلەی چوارەمی بەدەستهێنا و لۆکا مۆدریجی کرواتی و یاریزانی ناوەندی ڕیاڵ مەدرید بووە خاوەنی پلەی پێنجەم. لە دوای وەرگرتنی خەڵاتەکەی ڕۆناڵدۆ سوپاسی تەواوی هاوڕەکانی کرد لە یانەکەی کە پشتگیریەکی تەواویان کردووە بۆ بەدەستهێنانی ئەو خەڵاتە. Настойный и Абамеянг, и Буфон, и Кавани, и Кутиньо, и Де Брюйне, и Дехе. Но, конечно, основное внимание всеобщее приковано именно к вышеназванной тройке. А вот, собственно, и решение, насколько я понимаю. Да, если Криштиану Роналду не самостоятельно забрался туда и схватил этот мяч, что, в принципе, мог бы. Криштиану Роналду является и признается лучшим игроком мира в 2017 году. Все то, о чем говорит...